لە فلکەی شەهید و سمبولی کیمیابەران سمبولی هەڵەبجە شەهید عومەری خاوەر دەست دەکەین بە ڕێپێوانێکی ڕسمی و ئێمە بانگەواز بۆ سەرجەم کەسایەتیەکان لە دەرەوەی شار ئەوە شاری هەڵەبجە هەمووی لە پێشوازی خەڵکایە بە ڕێزان مامۆسایانی ئاینی بە ڕێزان مامۆسایانی وتارخوێن بە ڕێزان خەڵک و کەسایەتیەکان لە سەرجەم خزمانمان لە هەڵەبجە لە شارە زۆر هەورامان سەرجەم دام و دەستگاکان دائیرەکان مؤسساتەکان هەمووی هەڵەبجە و شارە زۆر هەورامان لە خزمەتی سەرجەم کەسەکانیان لە کۆماری ئیسلامی کۆماری تورکیا وەکو وڵاتانی دراوسێ لە عێراقی فیدراڵ وەکو خاوەنی دەوڵەتی عێراقی خۆمان کە عێراقی فیدراڵە لە وڵاتانی دەوروبەر واتە لە وڵاتانی ئەوروپا پێشوازیەکەین هەچ کەس دێ بۆ یادی شانزەی سێ دێ فرمێسکم بۆ ڕێژێ دێ چرای ماڵێکم بۆ پڕەکا لە نەوت دێ کڵۆیە تەباشیرم بۆ دێنێ دێ تاجگۆڵینەیەکم بۆ دانێ دێ فاتیحەیەکم بۆ دان خوێنێ ئێمەی هەڵەبجەیی ئێمەی خەڵکی ئەم پارێزگایە ئێمەی شارە زۆر هەورامان بە قەزای مرکزی محافظەکە و هەڵەبجەیە بە ناحەی سیروان بە ناحەی خوڕماڵ و بیارە و بەمۆ و هەموو ئەهلی دەڤەرەکە لە خزمەتی ئاوی یادی شانزەی سێ هەڵەبجەیەکان دوای هەشتاوەشت لە نەهامەتی و سەرگەردانی هەشتاونەوە لە ئێران کردوانەتەوە خەڵکی هەڵەبجە لە ئەوروپا لە ساڵی هەشتاونەوە کە دەوڵەتی عێراقی فاشست مابوو هەڵەبجەیەکان ئەچونە سەر قۆنسوڵەکانیان ئەچونە سەر سەفارەتەکانیان مانیانەگەر ڕێپێوانیانە کرد بەربارانی سەفارەتەکانیان لە وڵاتانی ئەوروپا کرد کە زۆر جێی تەقدیرن و ئەوانیش ساڵانە یادی هەڵەبجەیان کردوێتەوە هەچ کەس یادی هەڵەبجە کاتەوە ئێمە سوپاسگوزارینی ئێمە دەستخۆشی لەکەین و سیسێم یادی کیمیابارانی هەڵەبجە یادی ئەو تاوانە گەورە ئەو مەرگچیانە لە ڕووی کۆمەلگای مرۆڤایەتیە ئێمە لە هەڵەبجە لە ڕۆژی شانزەی مانگ سێشەممە لە سەعات 9 سەر لە بەیانی بە ڕێپێوانێکی تەندروست ئاستا واتە بە دەمامکەوە واتە بە دەستکێشەوە واتە بەوەی کە هاوکاری یەک بین بەرەو سەرمەزاری شەهیدان لەسەر قەبرانە ڕۆین لەوێ چێ دێ تاجەگوڵنێ دانێ چێ دێ فرمێسکم بۆ ڕێژێ خێراتنیەکەین ئێمە پێمان وایە یادی کیمیابارانی هەڵەبجە یەکێکە لەو یادانە کە ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان وەک سنگولێک سێری بکە و ئەبێ لە ناو بە پرۆژەی منهەجی مەدرسیە لە ڕەوزەوە بۆ سەرەتایی بۆ ناوەندی و تا کۆلێژەکان و دەستگا ئەکادیمی و ئینستیتوتەکان دیراسەی لەسەر بکەن وە بخوێنرێت ئێمە هەموو ساڵێک بەشکۆ یادەکەینەوە وەرجێی خۆیەتی دێرەوە جارێک کە سەری ڕێز بۆ شەیدانی کیمیاباران بۆ برینداران و کەسوکاری سەربەرزیان بۆ دایک و باوک و خوشک و برایانی مناڵانی ونبوومان بۆ ئەم دەڤەرە کە نزیک بە 80 تا 100,000 کەس لە خەڵکی هەڵەبجە لە خەڵکی شارە زوور لە خەڵکی ئەورامان بەهۆی شانزەی سێ هێشتاوەشتەوە با بڵین پەرەوازە بوون چوونە ئێران چوونە ئەوروپا و بوون بە ئاردی ناودڕک هیوادارین حکوومەتی هەرێمی کوردستان. بەڵێ تەماشەوانان هێژە مناژی بچنە